لانگەیەکدا بۆ ئەسوودەکردنی دڵی مناڵان کڵێسای مارگۆرگیس لە کەرکووک مناڵانی توش بوو بە شێرپەنجە لە شاری کەرکووک خەڵات دەکات. سەنتەری سەرەسەری نەخۆشیەکانی شێرپەنجەیە لە کەرکووک بابا نوێڵ بە نوێنەرایەتی کڵێسای مارگۆرگیس لە کەرکووک دیاری پێشکەشی مناڵانی توش بوو بە شێرپەنجە کرد. الفكرة منها انه احنا شباب كنيسة مارغورجيس بیرۆکەکەمان لەوەوە سەرچاوی گرت کام ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو دیارەکانمان ببەخشینە توێژێک شایستەی ئەوە بێت خەڵات بکرێت بۆ مەبەستا وەکو کڵێسای مارگۆرگیس لە کەرکووک ئەم سەنتەرەمان هەڵبژاردووە لە ڕێگەیەوە دیارەکانمان دەبەخشینە ئەو منداڵانەی شێرپەنجە ناخۆشی و ئازاری بۆ هێناون. ئامانجەکەمان بەخشینی خەندە و خۆشیە بە منداڵانی توش بوو بە شێرپەنجە. دیارەکە دڵی مناڵانی خۆش کرد ئەگەرسی دیارێکی خنجیلانەش بوو بەڵام توانی بزە بخاتە سەر لێوی مناڵانەوە. زۆر دڵخۆشم کە بابانیوێل ئەمڕۆ هات بۆ ئەم خەستەخانەیە دیاریدا بە هەمومان زۆر سوپاسی دەکەم. ئامانجێ و هۆڵەی کڵێسای مارگۆرگیس لە کەرکووک بەشێکی بۆ پیرۆزکردنی جەژنی سەری ساڵ بوو بەڵام بەشە سەرەکیەکەی بۆ بەخشینی بزە و خەندە بوو بەو مناڵانەی کە نەخۆشی شێرپەنجە ئازاری زۆری بۆ هێناون. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.